تماشاوان هجا افدم هوا باش از برای هوا نظیر کادانی جارک دن هاتی نفدی دارا وین برس بو پیشکش کرنا زنجیره کادیتر برنامه بکردی اف جارد بحث لججنا قربان سرطایک بو جیانه داکو ام لججنا قربان تیب گهین پیتویا بزورینه و بریا هزاران سالان دما مروف اتهاتن جبو رازی کرنا هیو روجو روبارو چندین دیاردین دیترین سروشتی اتهاتن مروف سرد برین وک قربانی بله خدای مزن پیامکا مروف دوستانه جارنامه کا جیان دوستانه ابراهیم صلاوت خودی السربن فریکر داکو پیامک بگهین تا مروفان کو الجه سربرینا مروفان الترناتیف دیتر بو مروفان پیشان دانو فیر کرن لورا مجی بباز زانیت ناوا برنامه بکردی دا اف جاره تیشکا خو پیخینه سر اوی مجاریو بحث لججنا قربان آنکو پروسا قربانیه بکن که وکو سرطایک بو جیان بدینه خویا کرن چند پرسیارین گرین کنه آراسته جناب ما مستای بکیم ناوی خوب ناوی و خیرات نکا گرم جناب ما مستای کن زور بخیر ما مستای هجا ما مستای برس اگر ام دست بیکل تایتل برنامه دست بکن ججنا قربان وک سرطایک بو جیان جناب تا چه شروع بکرنک سر به چنده بله بناوی خوای بخشنده مهربان اتوانم بگرمو بو 25 سال پیشی استا لسالی 2001 پرسیارێکیان لێ کردم ئایا چۆن بتوانین بۆ مناڵەکانمان باسی جەژنی قوربان بکەین چونکە لەلایەکەوە باس لە ئیبراهیم و ئیسماعیل دەکرێ و باس لە قوربانیکردن و سەربڕین و ئەم بابەتانە چۆن بتوانین بۆ مناڵەکانمان بەڵێ ڕاستە یعنی ئەو پرسیارەی لە من کرا لە 2001 ئەڵێ مامۆستا چۆن دەتوانین ئەم باسە بۆ مناڵەکانمان بجێڕینەوە وتم ئەتوانین بۆ مناڵەکانمان ئاوا بیجێڕینەوە بڵێین بەری هەزاران ساڵ لەمەوبەر لە سەردەمی ئیبراهیم سەلامی خوای لەسەر خەڵکانێک هەبوون لە پێناوی ئەوەی کە چەندین شتیان کردبوو بە خودا هەندێک بەردیان دەپەرست هەندێک خۆریان دەپەرست هەندێک مانگیان دەپەرست هەندێک ئەستێرەیان دەپەرست منداڵی خۆیان دەکرد بە قوربانی بۆ ئەو خوداوەندانی کە ئەوان پێیان وا بۆ ئەوە خوداوەندە لە ئەنجامدا ئەمە بوو بەمای ئەوەی کەوا خەڵکێکی زۆر وەکو چۆن دەڵێ ژیان لەدەست بدات و گیان لەدەست بدات و لەبەر ئەم بیر و بۆ چوونە وەختێک کە خوددا دەیەوێت ئەمە ڕابگرێ ئیبراهیم دەنێرێ سەلامی خوای لەسەر کاتێک کە ئیبراهیم سەلامی خودای لەسەر ئەمە دەجێڕێتەوە لەگەڵ کوڕەکەی خۆیدا خوددا بە ڕەحمی خۆی لێرەوە تەدەخل دەکا خودای سوبحانەوە تەعالا پێی دەڵێ ئەن سەدەقتە ڕوئیا ئەو خەونی کە تۆ بینیوتە دەتەوێت جێبەجێکەی ئەوە تۆ تەواوە ئیشەکەت تا ئەوێ کردووە بەڵام خوددا ڕازی نابێ بە سەربڕینی منداڵەکە بە ڕەحمی خۆی و بە بەزەیی خۆی لێرەوە ئەیەوێ چی لە ڕێگەی ئیبراهیمەوە بەو گەلانە بڵێ ئەوە ئیدی ئەم ڕۆژە تیایدا قوربانیکردن بە مرۆڤ کۆتایی پێ هات کەواتە ڕۆژی ژیانە کەواتە زۆر جار دەیانگوت جەژنی قوربان جەژنی مەرگ دۆستیە نا جەژنی قوربان جەژنی ژیانە نەک جەژنی مەرگ دۆستی ئەگەر تایتڵێکی بۆ دانەی دەڵێ جەژنی قوربان ئەو ڕۆژەیە کە تیایدا قوربانیکردن بە مرۆڤ وەستا قوربانیکردن بە مرۆڤ ڕاگیرا بە میهرەبانی خوددا لە ڕێگەی ئیبراهیمەوە سەلامی خودای لەسەر کەواتە جەژنی قوربان ئەو ڕۆژەیە کە تیایدا پەیامێکی خودداییە ئەم پەیامە پێمان دەڵێ ڕێز دە مرۆڤ بگرن مرۆڤ ناکرێ بکرێت بە قوربانی بۆ هەر شتێکی دیکە کەواتە ئەمە جارنامەیەکی گردردونی مافی مرۆڤە لە ڕاستیدا بۆ ئەوەی کە بڵێن تیایدا مرۆڤ ئەوێ پارێزراو بێ جا ئەلێرەوە گوتم بۆ بەڕێزە بۆ مناڵەکانمان دەڵێن ئەلێرەوە خوددا ئەمری فەرموو بە ئاەتی قورئان وەلا تەقتولوا ئەولادەکم منداڵەکانتان مەکوژن منداڵەکانتان مەکوژن کەواتە ئێمە دەتوانین بە منداڵەکانی خۆمان بڵێن ئەمە ئەو ڕۆژەیە کە تیایدا خوددا قوربانیکردنی بە منداڵ ڕاگرت کەواتە ئەتوانین ئەو ڕۆژە ناوی بنێن جەژنی قوربان ناوی بنێن جەژنی ڕاگررتنی قوربانیکردن بە مرۆڤ ناوی بنین بەلایکەمەوە جەژنی منداڵ بۆ چونکە خەڵک منداڵی خۆی سەردەبڕی لە ڕاستیدا ئەو ڕۆژێکە جەژنی منداڵە ئەتوانین بڵێن ڕۆژی دایک و باوکیشە بۆ چونکە ئەم دایک و باوکەش ئیدی لەو خەمە ڕزگاریان بوو کە لە پێشان منداڵی خۆیان دەکرد بە قوربانی دەتوانین بڵێن تایدا جەژنی ڕاگررتنی شەڕەکانە چونکە لە شەڕەکاندا مرۆڤەکان دەبن بە قوربانی ئەمە جوانترین شێوازە کە بە شێوازێکی
سەردەمیانە و بە تێگەشتێکی تر دەتوانین بە مناڵەکانمان ئەوە باسی بکەین. گەڵێک باشە مامۆستای بەڕێز سەگەرم تەماشای ڕووی زمانەوانی بکەین و ڕووێ وەکو دەستەواژەژی تەماشا بکەین قوربانی چ ڕامان هەنە و چ نهێنی پەژێ ئاخفتنی هەنە کە خوددا دەفەرمێ دەربارەی وەتلو عەلەیهم نەبە ئەبنەی ئادەمە بالحەق ئذ قەڕەبا قوربانن قەڕەبا قوربانن لێرە لە ڕووی زمانەوانی بۆمان دەرەکەوێ قوربان یعنی نزیک بوونەوە قوربان واتە نزیک بەڵێ لە قورب و لە نزیک بوونەوە کەواتە لێرەشەوەیە خەڵکانێک بت و دار و بەردیان دەپەرستە سەردەمانی پێشی ئیسلامیشدا لە دوورگەی عەرەبی هەر ئەو کاتەیەکە لیان بپرسی بۆچی ئەم دار و بەردە ئەپەرسن ئەڵێ ما نعبدوهم إلا ليقربونا إلى الله زلفى کەواتە ئێمە ئەیان پەرستین لەبەر ئەوەی لە خوددا نزیکمان دەکەنەوە خوددا ئەم واستانەی هەموو کۆتایی پێهێنا ئەم نێوەنگیریانەی کۆتایی پێهێنا دەڵێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة ئەگەر لێ یعنی ناش فەرمێ فەقل پێیان بڵێ إني قريب إذا سألك عبادي عني ئەگەر خەڵک لە تۆ دەپرسی و دەبارەی من دەربارەی خوددایانی فإني قريب من نزیکم کەواتە ئێمە لێرە بمان دەرەکەوێت لە ماناکانی قوربانیشە ئەو جەژنەیە کە تیایدا مرۆڤ دەبێ لە مانای قورب و قوربان تێبگا کە ئێمە بەو کارێک دەیکەین ئەمانەوە نزیک بینەوە لە خوددا ئەو نزیک بوونەوەی لە خوددا دوو سەرەیە لەلایەکە ئومێدمان پێدەبەخشێ چەند جا ئێمە لە ناومێدیا ژیاوین ئەڵێن قەت ناگەین بە مافەکانی خۆمان بە ئامانجەکانی خۆمان خوددا دەفەرمێ ئینەهم یەڕەونەه بەعیدەن وەنەڕاه قەریبە خەڵکانێک بە بیر و بۆچوون و بەشیکردنەوەی سیاسی خۆیان پێیان وایە ئێمە قەت ناگەین بە ئەنجام قەت ناگەین بە ئامانج بەڵام خوددا دەفەرمێ ئەوانن بە دووری دەبینن ئەوە ئێمەین کە خوددایە بە نزیکی دەبینین ئەمە لە ڕوویەکەوە ئومێدمان پێدەبەخشێ لە ڕوویەکی تریشدا ئەگەر کەسێک لە تۆ نزیک بێ لە نزیکی تۆ بێت لە حزوری ئەودا تۆ گوناه و تاوان دەکەی نایکەی کەواتە دەبێت جارێکی تر خەڵکی ئێمەش ئەوە بزانێ وەختێ خوددا لێمان نزیکە ئەوە لە ڕووی ئومێدە و ئومێدمان پێبەخشێت بەڵام زۆر چۆن دەڵێ عیبەیە کەم و کورتیە بۆ مرۆڤ کە بزانێ خوددا لێی نزیکە و هەست بە لاوازی بکەین ئێمە چیەکەین ئێمە ئەگەر بێت و چۆن دەڵێ سەرپێچی فەرمانەکانی خوددا بکەین زۆر ناشرین دەرەچێ کەواتە دەبێ بزانین وە خوددا لێمان نزیکە ئومێد بەخشە وە خوددا لێمان نزیکە جوان نییە لەو نزیکی خوددا ئێمە تاوان بکەین بڵێ مامۆستا ڕەنگە کەسێک شڕۆی هزری فکر بکەتن بێژیتن پڕوسا قوربانیە دیمەنێ جوان تێدانینە چک و سەربڕینا تێدا خینا تێدا فلان ئەرێ چ ڕامانەکە مازن الپش قوربانیە خودەتە دیاریکردن خوددا فەرمووی کە ئەم قوربانیە دەکەن پێشی ئیسلامیش وەکو وتمان لە سەردەمی ئیبراهیمەوە مانێ هەر هاتووە بەڵام بە شێوازێکی جوان نەبووە شێوازەکەی جوان نەبووە ینی هەتا لە سەردەمی پێشی پێغەمبەر درودی خوای لەسەر عەرەبی جەزیرە و ئەوانە ینی خوێنیان دەڕشت و دەستیان دەکرد بە خوێنەکەەوە خوێنەکەیان لە دیوار دەداویانی ئەم بابەتانە خوددا پێیان دەفەرمێ لە قورئانی پیرۆزدا لەن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم یعنی خوددا دەفەرمێ ئێوە کە قوربانی دەکەن ئەگەدار بن خوددا نەپێویستی بە گۆشتەکەیەتی خوددا نەپێویستی بە خوێنەکەیەتی ئەی چی دەوێت خوددا دەیەوێت ئێوە بەمە فێری نزیک بوونەوە لە خوددا بن یارمەتی هەژار بدەن بەمە نزیک بنەوە لە خوددا اینجا لێرەوە ئەگە تەماشاکەی ئێمە چۆن دەڵێ ئەو ڕووداوەی ئیبراهیم و ئیسماعیلی کوڕی لەکوێ داهاتۆتە باسکردن لە قورئاندا سوورەتی سافات چەند ینی وەکو چۆن دەڵێ وەفەدەیناه بذبح عظیم لە بری قوربانیکردن بە مرۆڤ ئیدی بەرانێکەیە و دەبێت ئەمە بکرێ بە قوربانی جا بێنە بەرچاوی خۆ سوورەتی سافات لەکوێیە لە ڕووی مەکانەوە لە ڕووی شۆنەوە لەو سەری قورئانە بەڵام ئەی چۆن ئێمە قوربانی بکەین ئەبێ خوددا بۆمان ڕوون بکاتەوە چۆنە لە سوورەتی ئەنعامە بۆمانی ڕوون کردووەتەوە ثەمانیەتە ئەزواج وانە لە نێرومێی وشتر و مانگا وگا مەڕ و بزن ینی ئەم چوار جۆرە ئەم چوار جۆرە بەهیمەت الئەنعام کە وشترە و مانگایە و مەڕە و بزنە ئەمە ئیتر بە نێرومەیەکانیانەوە دیاری کردووە جا دەڵێن ئەگە تەماشا قورئان بکە قورئان بکەرەوە تەماشا دەکەی سوورەتی ئەنعام لە ڕووی جێگە و لەم سەری قورئان سافاتیش لەو سەرە بەڵام لە ڕووی زەمانیەوە سوورەتی ئەنعام پێشی سافات دابەزیوە ئایان یەکسەر بە دوای یەکەوە هاتوون وەکو بڵێ خوددا وەختێک پێمان دەڵێ قوربانی بە مرۆڤ ڕابگرن ئیدی کاتی ئەوەیە ئاژەڵ بکەن بە قوربانی ئەوە لەوێدا بۆشمانی دیاری کردووە لە سوورەتی ئەنعام دیاری کردووە اینجا لە سوورەتی سافاتە ئەم بابەتە هاتووە کەواتە تەماشا بکەی ئەم
لە نێو ناچێ ینی ئەم چوار جۆرە کە خوددا بە حکمەتی خۆی دایناوە ینی بۆچی خوددا ئاسکەی دانەناوە ئاسکە و جانەوەرە چێویەکانی تر کە گۆشتی دەخورێ ئەوانەیان ئەژیت بێژم بچی مابستا لەبەر ئەوەی ئەوانە دەڵێ ئاژەڵی چێوی ناتوانن خۆیان زیادکەنەوە جارێکی تر وانە بەڵام خوددا ئەم چوارەی داناوە کە ماڵیە و هی دەستی خۆمانە و دەتوانین لە ڕێڤێتێر ئەگەر ناوچوونیش نییە زیادەکەین ینی کەمە بێ زیادەکەین زۆرە بێ کەمە بێ بەم شێوازەکەواتە چۆن ئێمە دارستان نابێ ببڕینەوە چکە دارستان سروشتیە بەڵام دەتوانین دارستانی دەستکرد دروستکەین لە پێناوی پێداویستەکانی خۆمانە لەبەرەوە خوددا جوانی فەرمووە کاتێکە ئەم چوار جۆرە ماڵیەی داناوە بۆ ئەوەی کە قوربانی پێ بکەین گەلێک باشە مامۆستا ئەم دێ چاوە کارین وەڵامە پرسیارێکی بدەینەوە دەما تێتەگوتن بێژن کاکە قوربانی ئش ڕووی ئابووریڤە زیان بەخشە چونکو تو یێ ماڵێکی سەرفتکەی و خەڵکی هەندێک نەهامەتیە دادژیتن ئەم دێ چاوە بەرسەوە بێدەین بڕوانە لە ڕۆژەکانی تری غەیری قوربان بەێ بە درێژایی 365 ڕۆژ خەڵک گۆشت دەخوا هەمووی کۆکەیتەوە چەند زۆرە زۆرە ئەوش هەر سەربڕینی مەڕ و مانگا و بزن و مەڕ و ئەوانەیە وانە لەوێ کەس ناڵێ ئەوە لە نێو دەچێت و ئەم هەموو گۆشتە بۆ بخۆین وانە بەڵام کە باسی چوار ڕۆژی جەژنی قوربان دێ و قوربانی دەکەین ئەم پرسیارە دروست دەبێتەوە ئەم هەموو مەڕ و مانگا و بزنە بۆ سەرەبڕ لە کاتێکە وانە من بە ژمارە پێ دەڵێم ئەگەر بێت و تەماشای ئەم 4 ساڵی ڕابردوو بکەین لە هەرێمی کوردستان بە نمونە وەرگین ئێمە لە کوشتارگە ئەوی پێڵێن مەزەرە لە کوشتارگە لە 4 ڕۆژی جەژندا ئەنی وەکو بڵێ تێکرایەک وەرگرە بۆ چەند ساڵی ئەم 4 ساڵی ڕابردوو وەرگرە 20,000 چۆن دەڵێ ئاژەڵ لە گەورە و لە بچووک لە کوشتارگە کراوە بە قوربانی 20,000 لە گەورە و بچووک بوو دەمێ 4 ساڵە نه یعنی ئەڵێم لە ماوەی چۆن دەڵێ وەرگرە بۆ چۆن دەڵێ بۆ جەژنی قوربان 4 ڕۆژەکە 4 ڕۆژ تێکرایەک وەرگین ئەم ساڵانی ڕابردوو با تێکرایەک وەرگین بزانین ڕۆژی جەژنی قوربان چی سەردەبردێ چەندێک سەردەبڕێ لە 4 ڕۆژی جەژنی قورباندا 20,000 گەورە و بچووک لە حیوان گەورە و بچووک لە ئاژەڵ گەورە و بچووک 20,000 لە کوشتارگە سەربڕاوە 16,000 گەورە و بچووک لە دەرەوەی کوشتارگە لە ماڵان سەربڕاوە هەردووکی کۆکەرەوە لە 4 ڕۆژی جەژنی قورباندا 36,000 ئاژەڵی گەورە و بچووک کراوە بە قوربانی 36,000 باشە بابین بە پێی هەر بە ڕێوەبەرایەتی سامانی ئاژەڵ وەکو تێکڕاوەریگرا ئێمە ڕۆژانە لە هەرێمی کوردستان جگە لە قوربان ڕۆژانە هەموو ڕۆژێ 3,000 ئاژەڵی بچووک دێتە سەربڕین هەموو ڕۆژێک زیاتر لە 340 ئاژەڵی گەورە دێتە سەربڕین هەموو ڕۆژێک ئەمە کە بۆ خەڵکە ئەوەی پارەی هەیە گۆشتەخوا کەواتە ئەم 3,340 ئەگەر کۆی کەیتەوە لە ساڵێکە ینی ملیۆنێک 1 ملیۆن سەر مەڕ و بزن لە بچووک یعنی سەردەبردرێ 125,000 لە گەورە لە مەگا و مانگا سەردەبردرێ کەواتە ئەگەر ئێمە ئەمە بەراورد بکەینەوە ئەوەی لە ماوەی ساڵێکە کۆ ئەکرێتەوە ئێمە مەڕ و بزن و مەڕ و مانگا و گا سەردەبڕن و گۆلک سەردەبڕن هەمووی کۆکەیتەوە لە چاو ئەوەی کە لە 4 ڕۆژی جەژنی قورباندا دەکرێت ئەوەی لە ساڵەکەدا دەیکەین 31 ئەوەندەی قوربانە 31 جار ئەوەندەی قوربانە یعنی تۆ 1,125,000 لە ساڵێکدا دێتە سەربڕین بەڵام لە 4 ڕۆژی جەژنی قوربانە 36,000 ئەمە بۆ ئەوە وەکو نسبە یعنی 31 جار قوربانی کرابێ ئەوی تریان هەر بۆ دەوڵەمەندە ڕۆژانە کە گۆشت دەخوا بەڵام ئەمەی قوربانەکە بۆ فەقیرە باشە بۆچی لە کاتی فەقیرەکە ئەڵێن وەڵا ئەمن زۆرە و سەری مەبڕن ئەی بۆچی لە ڕۆژەکانی ترا کەس سەناکە ئەو هەموو عالەمە دەچێتە سەفرا بە ملیۆن ئەچنە دەرێ هەمووی گۆشت دەبژێنن کەس قسە ناکە بەڵام جەژنی قوربان چونکە بۆ فەقیرەکەیە ئەلەوێ قسە و باس مامۆستای بەڕێز ڕەنگە ئەخفتن سەروێ چەندێژی بێتەکردن بێژن شێوازێ بەخشینە ئەوی گوشتەیژی کێشە سەر هەنەنەک جار دی قوربانیەکێتەکردن ڕەنگە پیچە بهێتە دان و کەس بەفایلی نەبینیتن ڕاستە کەواتە ئێمە بەپێی ئەم خاڵانەی باسمان کرد قوربانی پرۆسەیەکی جوانە کۆتایی هێنانە بە قوربانیکردن بە مرۆڤ خدای گەورە بۆمانی دیاری کرد جۆرەکانی بۆمان دیاری کرد کە دەبێت قوربانی بەم شێوازە بێت کەواتە پرۆسەکە جوانە خەتای مسلمانە یا بڵێم خەتای هەندێک مسلمانە پرۆسەی قوربانی ناشرین کرد یەکەم بوچی نەشرین چونکە پێغەمبەر درودی خۆی لەسەر فەرمووی وئیذا ذەبحتم فەئەحسینوا الذبح وانە کە ئێوە مەڕ مانگا هەر ئاژەڵێک سەردەبڕن بە جوانی سەری بڕن ئێمە ئێستا چی وای کردو بڵێ قوربانی ناشرینە
ئەوەی کە لە دەرەوەی کوشتارگە سەری بڕن دێن لە ماڵەکان سەری دەبڕن لە ئەنجامدا هەموو هەناوی ئەو ئاژەڵانە فرێ دەدرێتە دەرێ خەڵک ئەوە دەبینی ئەڵێ قوربانی ئاهدی توانە قوربانی زڕێت خوگەلێک هەن زۆر نەخۆشی بڵاو دەبێتەوە اینجا ئەمە گرفت چیە کەواتە لە ڕووی ئەوە زانایانی ئاین گرنگە ئەم قسەیە بەر خەڵک بڵێن خەڵچینە ئێوە بۆچی لە ماڵ سەری دەبڕن دەڵێن پێغەمبەر درودی خوای لەسەر فەرموویەتی سونەتە خۆت لە سەری بی ئێ باشە بچۆ بۆ کوشتارگەشت لە سەری بە ناتوانی لە هەموو شتێکا وەکالەتێ خۆسۆر بڕگەی حەج هەیە ئەوانە هەیە خەڵک نابێتە وەکیلت یەکێ بکە وەکیلی خۆت با لەوێ بیبینێ کەواتە ناشرینکردنی پرۆسی قوربانی خەتای هەندێک موسڵمانە یەکەم لە دەرەوەی کوشتارگە سەریە بڕێ نەخۆشیمان بۆ بڵاوکاتەوە دیمەنی جادەکان و ئەو شوێنانمان بۆ پیسەکە لە بیرێچێتەوە قوربانی بۆ دەکەی ئەڵێ خوا فەرموویەتی ئەی باشە سنەتی پێغەمبەر جێبەجێ دەکەی ئەی پێغەمبەر نەیفەرموو تەنەظەفوا فإن الإسلام نظيف ئەی تۆ دارێت خێر و شەڕ بەرامبەرە لەو لاوە خێرت کردو لەو لاشۆ شەڕێکت کردووە لەبەر ئەوە زۆر گرنگە ئاگادار بین پرۆسەی قوربانی بەوە جوان دەبێ خۆی جوانە چه ناشرین دەکە هەندێک مسلمان چۆن جوانیکەین یەکەم بچینە کوشتارگە سەر ببڕدرێ بە جوانی جوان دابش بکرێ و اینجا لەگەڵ ئەوەشدا شوێنی خۆی بگرێ بدرێ بەچێ ینی خەڵک 365 ڕۆژۆ کۆڵێ گۆشت دەخوا ئەوەی هەیەی ئەوەی نیەتی فەقیرەکەیە باش شێوازی دابشکردنەکەشی ببین بۆ کۆمەڵگەکان ببین بۆ ئاوارەکان ببین بۆ پەنابەرانی ڕۆژهەڵات ببین بۆ پەنابەرانی ڕۆژئاوا پەنابەرانی باکوور کە لێرەن خۆ ئەگەر هەندێک کەس پێی کرا پارەکەی بدا بە کەسێک لە ڕۆژهەڵات لەو گرانی کە لەوێدا هەیە با لەوێ قوربانەکەی بکە وەکو ساڵی بوومە لەرزەکە زۆر بەمان پارەمان نار بۆ باکوور لەوان قوربانەکان کرا با لە ڕۆژئاوا بکرێ با لە گەڕەکە میلی هەژارەکانی خۆمانە بکرێت و خێری بۆ ئەوان بێت تاقفتن سەروێژی هەیە کەتکەنە پارچە زور کێم تێتەوە زعکرد یعنی زۆر باشترە وەکو چۆن دەڵێ ئەوە بە شێوازێک بێ بەشی ئەو ماڵە بکات گرنگیشە خەڵکیش ئەوەندە چاوبرسی نەبێ هەندێکی تری شێ دیمەنەکەی ناشرین کردووە بۆ ماڵێکی دەبێت دەڵێ ئێمە کاکە 4 ماڵین ئێمە 5 واژ نییە ئەو بەڕاستی ئەوش دیمەنەکەی ناشرین کردووە کەواتە قوربانی پرۆسەیەکی جوانی ئینسانیە ڕاگەیانێکی جیهانیە بەڵام هەندێک مسلمان باشرینی کرد مامۆستاگەر ئەم ڕووی سیاسی بەژی بەحسی قوربانی بکەین ئەرێ چێت بیت ئەم بکارین ڕووی سیاسی بە مفاعل قوربانی ببینین زۆر گرنگە بە درێژایی مێژوو ساڵانی ڕابردوو ئەو کوردە بۆ بە قوربانی ئێمە وەکو لە سایکسپیکۆیە باسمان کرد ئێمە قوربانی دەستی سیستەمێکی جیهانی ناعادیلین دەستی سیستەمێکی جیهانی ناعادیلین لەبەر ئەوەیە کە سەیری ڕابردووی خۆمانەکەین ئێمە وەکو دەڵێ هەموو ڕابردووی ئێمە تایدا بەشێک تا ئەم ساتە وەختەش زۆربەی کات ئێمە هەوڵە دەین ماندوو دەبین بەڵام زلهێزان لە دوجارە لە ڕووی سیاسیەوە ئێمە دەکەن بە قوربانی ئێمە دەکەن بە قوربانی لێرەدا زۆر گرنگە ئێمە ئاگادار بین یعنی وەکو چۆن دەڵێ لە ڕووی ڕابردووشەوە ینی زلهێزان زۆر بایەخ بە ڕابردوو ئێمە دەدەن شتێکم بیرکەوتەوە دەڵێ مامۆستا هەژاری مکریانی لە چێشتی مجێوەرە دەڵێ کاتی خۆی چوون بۆ شۆڕەوی ینی یەکێتی سۆڤێتی جارە ئەڵێ لەوێ زانایە کات وتی تۆ کوردی بەڵێ من کوردم وتی پێمی گوت ئەزانی ئێوە پێشی 50,000 ساڵ لەمەوبەر شوێنێکمان دۆزیوەتەوە لە سنجار یعنی شنگال تایدا لە ژێر ئەرزە ینی خانۆکان بە شێوەی بازنەین و خانۆکانش بە زنجیر بە یەکەوە بەستراون کەواتە شێوازی بەرگری ڕێکخراو لە لای ئێوە بۆ جارە وتی منش پێم وت کاکە جان ئێوە هەر خەمی 50,000 ساڵ لەبەر ئێمەتانە خەمی ڕابردووی ئێمەتانە کاکە ئێمە وا ئێستا ئێمە دەمرین ئێمە ئێستا دەمانکوژن دەیخەمێکی ئێستای ئێمەشتان بێ بۆ ئەوەی کە ئێمە نەکرین بە قوربانی ئەمە زۆر مەسلەیەکی گرنگە بۆیە پیرەمێردی شاعریش لە شعرێکە هەروە دەڵێ قوربانی ئێمە کوڕ و کچمانە یعنی ئێمە بە کوڕ و کچمان قوربانی دەکرێت مەوسە تەمەندەم دەئاختنەکە دیترژی هەیەت بێژن ئەگەر ئەم قوربانیا vebkujîn û berdam bîn ser vê pirosê renge bîte sedemê wê çendêk û ev ajelal nav biçin rojek bihêtin بڕوانە حکمەتی خوددا لەوەی کە ثەمانیەتە ئەزواج وشتر وەکو تۆڵێ گاو مانگا مەڕوو بزن ئەم چوارە لە ڕووی ژینگەییەوە ئێستا زانست ساڵانێکی زۆرە دەری خستووە ئەمانە گازی میثان دەدەنەوە گازی میثانش 18 ئەوەندەی گازی دوانە ئۆکسیدی کاربۆن زەرێری هەیە ئەگەر ئێمە قوربانیش نەکەین کە قوربانی حکمەتی خوددایە دایناوە خۆ وڵاتانی ئەوروپی قوربانی ناکەن بەڵام کاتێک کە دەبینن ئەم مەڕ و مانگا و وشتر و ئەمانەی هەر کامیان هەبێت لەم 4 سنفە کاتێک کە زۆرە بێ لە نێوی دەبن دەڵێ بۆ لە نێوی دەبن
دەڵێ ئەمانە ئەبنە مای زیادکردنی گازی میثان چێوا دەڵێ ڕێکخراوی FAO دەڵێ لە 1930 گازی میثان لە ڕێگەی ئەم گا و مانگا و مەڕ و ماڵاتەوە دێت زانکۆی زیۆریخ لە سویسرا چۆن دەڵێ گۆڤاری پلاسوان گۆڤارێکی زانستیە پەیمانگای ماکس بلانکی ئەڵمانی هەموو ئەمانە ئەو دیراساتیان تەواو کردو ئەم توێژینەوانیان تەواو کردووە دەڵێن ئەم جۆرانە ئەم چوارێککە ئێمە دەیکەین بە قوربانی ئەمانە دەبنمایی دەردانی گازی میثان سەرنجام گازی میثانش دەبێتە هۆی ئەوەی کە گۆی زەوی گەرم دابێ گەرم داهاتنیش ئەم هەموو گرفتانی گۆڕانی فڕدانە گازا میسانەوە جەنابی تاماژە بێت بەس دەوانە هەیە لەمانە هەیە بەڵێ لە مریشکانیە سەبینێکێکڵێ باشە خوا بۆچی مریشکی دانە نەبیکابەوە یا بۆچی شتێکی تر ئەوانە ئەویان نییە لەبەر ئەوە نیوزلەندا لە ساڵی 22 ژمارەیەکی زۆری لە نێو برد لە مانگا و لە چۆن دەڵێ لە سەر ژینگە با شتێکت پێ بڵم ئێرلندا بۆ بخوێنەرەوە ئێرلندا ئەو وڵاتێکە ئێرلنداینەوە ئێرلندا لە ساڵی 23 200,000 مانگای لە نێو برد وتێمانە بنە هۆی دەردانی گازی میثان و ژمارەکەیان زۆر بووە حکمەتی خوددا کە ئێمە قوربانی دەکەین ئێمە بەبێ ئەوەی خەساریکەین بەو شێوازە دانیمارک لە ساڵی 24 ئێمە لە 26 قساکەین پێرار لە ساڵی 24 دانیمارک قەرارێکی دەرکردووە هەر تەنێک لە گازی میثان دەرچێت $43 لە خاوەنەکەی سەنم کەواتە بۆ هەر مانگایەک بۆ هەر گایەک دانیمارک بۆ هەر دانەیەکیان $100 وەرەگرێ دەڵێ ئەوە باجی ئەو گازی میثانەیە ئەرجنتین لە ساڵی 25 هەر بڕیارێکی وای دەرکردووە کەواتە ئەگەر بێت و ئەمانە چۆن دەڵێ بە حکمەتی خودایی کە دەکرێت بە قوربانی زەرری نەداوە بەس گرنگ ئەوەیە پرۆسەکە بە جوانی بێتەکردن لە ڕووی دابشکردنی لە ڕووی جوان سەربڕینی لە ڕووی دابشکردنەکانی لە ڕووی چۆن دەڵێ پاک و خاوێنی پاراستن ئەمە بەڕاستی زانست پێمان دەڵێ ئەم چوارە ئەم چوار پۆلە ئەم چوار سنفە بەڵێ گازی میثان دەخەنە هەوا گەڵێک باشە مامۆستای بەرز ئەگەر دووماهی تەوەر ئەم بەحسا عارف و زانا و خودی ناست خوب بکەین کە ئەوان چاوە بەحسا قوربانی کردە یعنی گە تەماشای مەلای جزیری بکەین دوون و با مەلای جزیری و مەولەوی وەرگین مەلای جزیری لە باسی ئەمەدا دەڵێ عیدە و هەر کەس ji دیدارەتە لێ پیرۆزە عید بەڵام دەڵێ ئەستنێ مەحرومی دیدارم بە 100 منزل بەعید عید و بەعید لە شعری مەلای جزیری لەم دیارە تەماشاکە عیدەکە قوربانە ئەبێ ئێمە نزیک بینەوە لە خوددا بەڵام ئەو دەڵێ بەعیدم من دوورم کەواتە ئێمە دەبێ لێرەدا چاو لە مەلای جزیری بکەین بزانین ئێمە لە قورباندا کە ڕۆژی نزیک بوونەوەی لە خوددا ئێمە دوورین لە خوددا یان نزیکین لە خوددا کردەوەکانمان شایانی ئەوەن لە خوددا نزیکمان کاتەوە یان نا یعنی قوربان وەکو وێزگەهێکی ئەم تەماشای خوب بکەین چەند نزیکی خوددایە ئەوە کەواتە مەلای جزیری ئەومان پێ دەڵێ ئەی مەولەوی پێمان دەڵێ پێویستە ئێمە لە گوناه پاک بینەوە دەڵێ مەولەوی دەڵێ ئەگەر بمان ویستایە خۆمان بکەین بە قوربانی هەر خۆمان بکەین بە قوربانی بۆ خوددا دەڵێ لە قوربانی زانایان چیان گوتۆ دەبێ شەل نەبێ چۆر نەبێ ڕەنگی تێک نەچوو بێ نەخۆشی نەبێ ینی ئەوەندیان مەرج بۆ داناوە ئەبێ قوربانی جوان بێ دەڵێ باشە ئەگەر ئێمە وەکو خۆمان وەکو مرۆڤ بمان ویستایە خۆمان بکەین بە قوربانی توخوا شایانی قوربانی دەبووین ئەوەندەمان گوناه هەڵگرتووە ئەوەندەمان وەکو چۆڵێ کەم و کورتی هەیە یعنی ئەگە مرۆڤ بکرای بە قوربانی ئێمە شایانی قوربانی نابووین کەواتە مەولەوی دەڵێ بەخۆی دەڵێ من ئەگەر بڵێم دەمێ خۆم بکەم بە قوربانی خوددا دەڵێ بە نەفسی خۆی دەڵێ خەیاڵێت کردن جەڕووی نادانی چ لایەق وەتۆن ڕوتبەی قوربانی ئەوە تۆ خەیاڵی خۆتە دەیکەی لە ڕووی نەزانی و نەفامیتەوە مەولەوی بەخۆی دەڵێ دەتەوێ بڵێ من ئامادەم خۆم بکەم بە قوربانی تۆ قبول نیت بۆ قوربانی چونکە ڕوتبەی قوربانی مەرتەبەیەکی بەرزە مواصفات کەواتە لێرەدا دەبێت لە مەولەویش فێربین ئێمە با سێری خۆمان بکەین ئەگەر مەڕ ئەو مەرجانی تێدایە بۆ قوربانی توخوا ئێمە ئەگەر بکرای ئێمە ئەو مەرجانەمان تیا ئێمە پاچین ئێمە کەم و کورتیمان نییە کەواتە لە قورباندا دەبێت لە ڕووی مەلای جزیری و مەولەویە تەماشای خۆمان بکەین ئەگەر جەژنی قوربانە و نزیک بوونەوەی لە خوددا بەکاری باش ئەبێ نزیک بین شایانی ئەوە بین نزیک بینەوە لە خوددا و دوور نەبی بەڵێ دەستێتت خۆش مامۆستای بەڕێز زۆر سپاس بۆ جەنابێتە بۆ پێشکەشکردن ناوان هەموو پەیوێن پڕبەها بەڵێ بینەرن هێژا vê awayî deyîne dumaya vê zincîrê bernamê be Kurdî û hêviya me jî ew e ku cejna qurbanê bibîte seretayek bû jiyana me wekû Kurd û jiyana tevaya mirovatiye sax û selamet bin xudaya mezin me hemiyan biparêzîtin